لەمە دووە هەموو شانزەیسەیەک لە تەواوی عێراق و کوردستان پشووی فەرمی دەبێت. بڕیارەکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەری کردووە و بە هەوڵ هەموو لایەنەکان بووە. بەڕێوەبەری مۆنومێنتی شەهیدان دەڵێت بڕیارەکە جێگەی دڵخۆشیە و لە بیری هەموو عێراقیەکدا زیندوو دەمێنێتەوە. بەڕاستی دەرچوونی بڕیاری بە پشوکردنی ڕۆژی 16 سێ ڕۆژی کێمانەکردنی شاری هەڵەبجە بەنسبەت خۆمەوە بڕیارێکی باشی بە بڕیارێکی باشی دەزانمەوە جێگەی دەستخۆشیە لە هەموو ئۆلانە سیاسیانەی کە هەڵێنداوە ئەم بڕیارە شوێن و مەغزای خۆی وەرگێت، چونکە لە ڕاستیە تەنها بە پشوکردنی هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە دەچێتە زێنی هەموو تاجیشی عێراقەوە کە لە ئێستادا بە شێوی خۆی ناسێنراوە. ئەمە بۆ خۆی گرنگی هەیە، بەڵام لایەک شووە هەندێک خەڵک تێبینان هەیە لەسەر ئەوەی کە ڕەنگە یادەکان بەرەو کرچ و کاڵی بڕا، بەڵام من بە عەکسەوە دەیبینم ئومێد دەکەم ئەم بڕیاری باشتی بۆ ئاودانی هەڵەبجە لێ بکەوێتەوە ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیک. لە هەرێمی کوردستان و بەتایبەت پەرلەمانی کوردستان تا ئێستا بڕارێکی هاوشێوە دەرنەکراوە تا لەو ڕۆژەدا پشووی فەرمی بێت کە سوکاری شەهیدان و قوربانیانی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە هیواخوازن بڕیارەکە کردنەوەی دەرگایەک بێت بۆ زیاتر ئاور لێدانەوەی بریندارانی چەکی کیمیایی و خەڵکی هەڵەبجە بەگشتی. هەرچەندە بڕیارەکە زۆر تاخیر بوو، دوای 36 ساڵ لە کارەساتەکە و بڕیارە دەرچوو، ئێمە ومێد دەکەین بڕیاری گرنگتری بە دووادا بێ، بەڵام ئێمە دەستخۆشی لەو کەسانە ئەکەین کە ئەو بڕیاریان داوە. هەڵەبجە ینی خۆی بە بڕیارەکە ئاعترافێکە کە ئەوەی لە هەڵەبجە جینۆساید کراوە. ئێمە کە سوکاری شەهیدان من و خۆم گەشتبینم بۆی کە بڕیارێک دراوە هەڵەبجە بکرێتە پشووی فەرمی لە ڕۆژی 16 یا لە ڕۆژی تاوانە گەورەکەیە. بەڕاستی ئەمە خۆی دەستکەوتێکە و تەمەنا ئاکەین لە دوایان بڕیارانە بڕیانی ئاوەدانکردنەوەی زیاتر بدرێ و ئاور لە بریندارەکان بدرێتەوە و ئاوڕی جدیش بدرێتەوە لە شارەکە بەگشتی. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە یاسای پشوەکاندا 22 ئایاری 2024 بۆ تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە هەموو شانزەیسەیەکی لە سەرانسەری عێراقدا کردا پشووی فەرمی. چین و توێژەکانی شارەکەش بڕیارەکە بە زیندوێشتنەوەی ئەو تاوانانە دەزانن کە دەراق بە خەڵکی شارەکە کراوە. هەڵەبجە هەمیشە وەک سمبولی قوربانیدان و ئەو کۆمەڵکوژە گەورەی بەرامبەری کرا، هێشتا ئازارەکانی ساڕێژ نەبوو ئاوڕی پێویستی لێ نەدراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.